دەبێ خەڵکی کوردستان بڕژێنە سەر شەقامەکان دەنگیان ڕوبەڕووی بەغدا بکەنەوە نەوەک ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە وتەی وەزیری ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کاکە مورکورتیەکانی موچە دەخاتە ئەستۆی بەغداد و دەڵێت دەبێت هاوڵاتیانی هەرێم بڕژێنە سەر شەقامەکان و داواکاریەکانیان ڕوو لە بەغدا بکەن نەوەک حکوومەتی هەرێم. پرسیار ئەوەیە ئایا کێ بەرپرسیارە لا کێشەی موچە؟ ئێمە ناتوانین وەکو پێویست خزمەتگوزاری پێشکەشی بە خەڵکی خۆمان بکەین. بەڵێ لەبەرەوەی موچە و بودجەی ئێمە لە عێراق 9 مانگە نادرێت. لە ساڵی 2014ەوە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە. حکوومەتی فێدراڵ سزای ئێمە دەدات، سزای خەڵکی کوردستان دەدات. دەبێت خەڵکی کوردستان بڕژێنە سەر شەقامەکان دەنگیان ڕوبەڕووی بەغدا بکەنەوە نەوەک ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان. فەرمانبەران و پەرلەمانتاران باوەڕ بەو یاریە سیاسیە ناکەن کە حکوومەتی هەرێم بە قووت و موچەی موچەخۆرانەوە دەیکات لە کاتێکدا نرخی نەوت بۆ نزیکەی $70 بەرز بۆتەوە و بەهای دۆلاریش گەیشتۆتە 145,000 دینار، بەڵام هێشتا بە لێبڕینەوە موچە دابش دەکرێت. هەر لە سەرەتاوە دیار بووم حکوومەتە مەیلێکی بەلای پۆلیسیە هەیە، شێوازێکی حکومڕانی پۆلیسی و بەڕۆڵپێدانی زیاتری وەزیری ناوخۆ بە بەراورد بە وەزیرەکانی ترە ئەم حەقیقەتە باشتر دەرکەوت. سەبارەت بەوەی کە هاوڵاتیان خۆپشاندان بەرامبەر بە بەغدا بکەن، بەڵێ بەغدا بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە هەموو خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە، بەڵام ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسیە کە بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە خەڵکی کوردستان جێبەجێ بکەن لە بەغدا شەڕی پۆست و پلە و پایە نەکەن، شەڕی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەن. بێمتمانەیەکە تەنها لە بەغداوە نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان، لە خەڵکیشەوە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان، لە پەرلەمانەوە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. 7 دانە ساڵە هەرێمی کوردستان بودجەی نییە کە بودجەت نەبوواتە شەفافیەتت نییە، واتە پلانت نییە، واتە بەرنامەی دارایی ئابووریت نییە، واتە داهات و خەرجیەکانت دیار نین. تۆ بە حکوومەتی هەرێمی کوردستان بەر لەوەی بچێ بەغا ڕازی بکە، بابێت پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران ڕازیکە، بابێت یاساکان جێبەجێ بکە. پەرلەمانتارێکی دیکەش دەڵێت ئەو قسانەی لە نێوهۆڵی پەرلەمانداکران لەبارەی خۆپیشاندان دژی حکوومەتی عێراق خۆدزینەوەیە لەو ئەرک و بەرپرسیارەتی کە حکوومەت لەسەر شانیەتی پاشەکەوت و لێبڕینی موچەش بۆ ئەو حکوومەتە چۆتە سەر، بۆیە لەسەری بەردەوامن. ئەگەر ملەتێمە هەمی پێک و خۆناڕازی کردبا هەر چارپار ڕێزگاری کوردستانی هەرێمێ دهۆکێ بگەرە و سلێمانی بگەرە و ئەربیلێ بگەرە و حەلەبچە بگەرە هەمیە پێک و خۆناڕازی کردبا ئەوش نەشیان بەردەوامی بدەنە vê lêbirînê çimku ev lêbirîne hebû demê gaz $20 و demê çuya sîha her nefsê lêbirînê berdewamê daxo demê çuya 45 şêsta vegevê xul hefteya da her hinde ye her vî serûberiye. Egerê serekî ez bijme virê hewalatî hemî bareftirê bêdengin ji mafê xwe ji ber hindê ew jî berdewamiyê dene û ya bixwe biriye serî ya berê xwe dete bot qet yet ji ber hindê berdewamiyê dene. لە کاتێکدا لە ساڵی 2013 حکوومەتی هەرێم دەستی بە هەناردەکردنی نەوت کرد بە شێوەیەکی سربەخۆ، هەر ئەمەش بووە هۆی بڕینی بەشە بودجەی هەرێم. ئەو کات وەزیری سامانە سروشتیەکان بەڵێنی دەستکەوتنی داهاتی 3 هێندەی بەشە بودجەی بەغدا بە خەڵکدا و دەیانوت پێویستمان بە بەغدا نامێنێت، کەچی ئێستا حکوومەتی هەرێم بە داهاتی نەوت و هەموو داهاتە ناوخۆیەکانیشەوە ئامادە نییە موچەی موچەخۆران بدات و پاساوی نەناردنی بەشە بودجەیە لەلایەن بەغدادەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.